ئێستا ئێمە لەو ڕۆژانە داوای ڕقم حسابیەکەمان کرد نزیکەی 7 میلیارد دینار لە بەردەستمان هەیە، 4 میلیارد دیناریش لە کارە سەرەتاییەکان کاتی خۆی خەرج کرایە و پێداویستیەکانی دابین کرایە. لەو چەند ڕۆژە هەموو تیمەکانی دەستگای خێرخوازی و هەروەها پارێزگا ناوەندی قەیرانەکانی پارێزگا کۆ دەبینەوە لە زووترین کاتدا دەست بە هاوکاری گەیاندن لە بۆ ئەو خانەوادانە دەکەین. ئەگەر تا ئێستا نەمان کردیە یەکشت بابەت گرت بۆ لە بەردەمان، یەک ئەو کولفەیە کە هەمانە ئەو بجێ لە بەردەستمانە وەکو کاتی خۆشی ڕامانگەیان 2 میلیارەکەی حکوومەتی عراقیمان ڕات کردەوە. ئێستا 7 میلیارمان لە بەردەستدا بیدایەتی کە ڕامانگەیان 20 میلیار بەسەر و زیان بە خەڵکەکە گەیشتە. ئەوە یەکە چەند لە هۆکارەکان. بە هۆکاری دووەم لێژنەکانی تحقیقکردن لە شارەکانی لەوێ هەنە لە بابەتی ئەوانەی زێدەڕۆییان کردیا، بە تاکید ئەو کەسانێک کە زێدەڕۆییان کردیا ئەو شارانەی کە بوونێتەوە هۆکاری ئەوەی لافاوەکە گەورەتر بێتێنەوە ئەو جێگایانەی کاری زێدەڕۆیی لەسەر کرایە ئەوانە هەر بەسەریان بە ئاسایی ڕەت نابێتن.